لەم تۆرەدا خۆشەویستان دوو خاوەن پێداویستی تایبەت و هەروەها دوو کەسی بەهرەمەند میوانی ئێمە گفتوگۆ لەسەر بەهرەکانیان دەکەین لەسەر توانە وەروەها ئاستی خوێندنی هەردوو میوانەکەمان دەکەین. مامۆستا هاوناز عەبدولکەریم مامۆستا لەگەڵمانە، ئەو کاک بەرهەم محەممەد خوێندکاری ماستەر بە هەمان شێوە لە بەیانیز باش کوردستان لەگەڵمانە. بە یەکەم جواب بچینە لای کاک بەرهەم. کاک بەرهەم جەنابتان خوێندکاری ماستەرن، ئەمە بزانم لە چ بابەتێکدا لە چ بوارێکدا ماستەر دەخوێنیت؟ بسم الله الرحمن الرحیم. دەستان خۆش بێ، خوای گەورە پاداشتان باتەوە. من خوێندکاری ماستەرم لە بواری مێژووە، تێزەکەیشم لەسەر کاریگەری شارستانێتی ئیسلامە لە ماوەی جەنگی خاچدروشی، یعنی سەدەی 11 بۆ 13 تقریبا. بەڵێ مامۆستا هاوناز بەخێر بن جەنابیشتان. با باز لە بەهرەکەی ئێوە بکەین لە هەمان کاتدا بەهرە و تواناتان خۆی لە بواری خوێندا خۆی لە چی دابینەوەتەوە جەنابتان و بزان مامۆستای وانە بێژیشن. بەڵێ بەیانیتان باش و بەیانی بینەرە بە ڕێزەکەشتان باش. من ناوم هاوناز عەبدولکەریمە و لە دایکبووی ساڵی 1970 نیشتەجێی شاری سلێمانیم. هەروەکو کەسێکی ئاسایی سەرتا چوومەتە قوتابخانە و دواتر چوومەتە قۆناغی ناوەندی و دواتر ئامادەی و قۆناغی زانکۆم تاوا کرد و بەشی زانستە مرۆڤایەتیەکان جوگرافیا. دواتر چوومەتە لەگەڵ چەند ڕێکخراوێکە ئیشم کردووە، اینجا وەک مامۆستا کارم کردووە. دواتر هەستمە کرد ئەو شتێک کە لە خۆمەوە نزیکە، ئەو شتێک کە خۆم حەزم لێتی زیاتر پەری پێ بم، ئەویش بواری پەروەردەی تایبەت بوو. خۆشبەختانە ساڵی 2016 بۆ یەکەم جار لە زانکۆی سلێمانی بەش پەروەردەی تایبەت کرایەوە کە بۆ من هەلێکی زۆر باش بوو، چونکە هەستمە کرد لەگەڵ حەز و ئارەزوو خولیاکانی خۆم ئاگونجێت لە خۆم و لە پیشەکەشمەوە نزیک بوو. بڕیارم ماکە لەوێ بخوێنم. بۆ من ئەوێ دەواازێکی زۆر باش بوو، ئەوە حەز و ئارەزوم تیا بوو کە توانیم پلەی دووەم لەسەر ئاستی کۆلێژەکەم بەدەست بێنم. یعنی ئەوە شتێکی زۆر باش بوو بۆ من، چونکە ینی هەستمە کرد کە ئەو ناخۆشی و ناڕەحەتانی کە خۆم پیا تێپەڕیم ڕۆژە لە ڕۆژان خولیان بوو کە بچمە قوتابخانەیەک و یارمەتی خوێندکارانی خاوەن پێداویستی تایبەت بم بۆی کە ئەو بارە ناخۆشەی وەکوتم خۆم پیا تێپەڕیم ئەوان پیا تێنەپەڕن. زۆر باشە مامۆستا، ئەم کەسانی کە خاوەن پێداویستی تایبەتن زۆرجا بەهرە و تایبەتمەندیەکی جیاوازیان هەیە. پێم وا بێم تۆ مەلەوانێکی باشی وایە؟ بەڵێ. باسی حەز و خولەی خۆتمان بۆ بکەی بۆ وەرزشە. طبعاً هەموو کەسێک لە ژیانە خاوەنی بەهرە و توانایەکە، خی گەورە کە لە ژیانە و بەهرە و توانایەوە پێبەخشێت، ئەوە زۆر گرنگە کە تۆ پەرەی پێبەی. بۆ من لێرە یعنی بەسەبەت مەلەوانی مزەق کردەوە، چونکە یعنی چەند جارێک محاولەم کردەوە کە لەو بوارەیە سەرکەوتوو بووم، بەڵام بەداخەوە کاتچوومە هەر شوێنێک یعنی بۆ بورەتەوە کەڵک نایی. بیرمە جارێکیان ڕۆشت بە یەکێک لە مەلەوانگەکانی شاری سلێمانی، ڕایەنەرەکە بە منی و تو هەرگیز فێر نابیت، و جارێکی تریش محاولە مەکەرەوانە تری ینی ئەم شتە بوو بەهینێک لە مێشکما، چونکە هەر شتێک لە ژیانە ینی بڕوا بکە هەوڵی بۆ نێی سەرکەوتوو نابی، بۆیە ینی بڕیارم ما کە هەر ئەبێ فێر ببم. ئەوە بوو خۆشبەختانە ینی مەلەوانگەیەکی ترم تاقی کردەوە، ڕایەنەرێکی ترم هەڵبژار. الحەمدولیلا وام لێ هاتبوو کە خەڵکانی تریشم فێر ئەکرد. ئەوە بۆ من ینی شتێکی زۆر خۆش بوو، سەرکەوتنێکی زۆر باش بوو لە ژیانمە. تەنان یەکێک لە خوێندکارەکانی خۆم کە حاڵەتی داون سندرۆمی هەبوو، ئەستەن خێزانەکەی ئەیان و مامۆستا هەر فێر نابێ وازی لەبێنە. الحەمدولیلا ئێستا ئەو مەلەوانێکی زۆر باشە و توانیم یارمەتی مەم کە ئیش فێرکەم. کاک بەرهەم، باز لە ئاستەنگەکانی بەردەم خاوەن پێداویستی تایبەت بکەین، بە تایبەتی لە بواری خوێندندا تا چەند ئاستەنگی بربەست گرفت دروست دەبێت بۆی کە خاوەن پێداویستی تایبەت بتوانێت بڕوانامە بەدەست بێنێت کە و جەنابتان ماستەریشتان هەیە؟ دەستان خۆش بێ دووبارە، سپاس بۆ بینەر و بیسەر ئازیزەکانتان. طبعا ئێستا من خوێندکاری ماستەرم، هێشتا ماستەرم نییە. لە ڕاستیە یەک سەرنج بدەینە سەر ڕابردوو سەردەمی عەبدولمەلیکی کوڕی مەڕوان، ئەو خەلیفەی مسلمانان لە 86 بۆ 96 ئەگەر ڕاستم وتبێ 86 بۆ 96 کۆچی، ئەم بەڕێزە ئەو کاتە واتە سەدەی 78 زاینەکا بەزەبت دەگەر بە تەواوی ینی وتبێتم ڕقەمەکە،
ئەو کاتە ئەو بیری لەوە کردوێتەوە کەسی نابینا پێویستی بەوە هەیە یاریدەدەرێکی بۆ دابین کرێ بۆ قۆناغەکانی ژیانی بۆ ئەوەی ئەو ئاستەنگ و گرفتاری هەیەی بەڕێ بکات. ئێستا وڵاتانی ئەوروپا خەریکن هەمان شتەکەن و هەمان ڕێبازیان پەیڕاو کردووە. بەڵام بەداخەوە لە وڵاتی ئێمە کەسانی نابینا مەگەر بە خەڵک بە خۆبەخشی یارمەتی دابێت، یعنی یاریدەدەرێک لەلایەن حکوومەتەوە دابین نەکراوە تەنانەت بۆ تاقیکردنەوەکانیش، یعنی لە تاقیکردنەوەکانە لە قۆناغەکانی زانکۆ من زۆر سپاسی مامۆستا بەڕێزەکان مەکەم سەرجەم ئەو مامۆستا بەڕێزانەی کە بەڕاستی هەوڵێکی زۆر باشیاندا بۆی من ئێستا بگەمە ئەم شوێنەوە قسە بۆ ئێوە بکەم. بەتایبەت ینی ئەگەر ناو نەهێنم باشە بۆی هەموو ئەو بەڕێزانەی کە دەستیان هەیە خۆیان لەم قسەما ببینەوە بۆیە ینی ئێمە هەر بە خۆبەخشی کارەکانمان بۆ ڕێکە مامۆستاکان بیرمە چوونە سەر پۆلەکانی تر کی ئەتوانێت بۆ ئەم نابینایە بنووسێ. بەڕاستی زۆر گرفت بوو بۆ ئێمە، ینی زۆر گرفت بوو کە خەڵکانێکە هاتن بۆیان ئەنووسین و ینی ئەو خەڵکەیش ئیجبار نەکراوە تۆ بۆت بنووسێ و ینی جاری وایە بۆ شتم پێ بۆ شتم زانیوە لەبەری حراجی بۆی ئەو کەسە مەحتەل نەکەم خێرا ئیمتیحانەکەم بەڕێ کردو و تومە با بڕە تەوان نەتیجەکەشەوە بێدەرەجەکەم ترێ هێنی. لەبەرەوە گرفتی بەردەم کەسانی کەمەندام زۆر هەر لە تۆمارکردنی مەنهەجە، هەر لە نەبوونی کتێبە، هەر لە ینی نەبوونی یاریدەدەرێکە بۆ ئەوەی ئیشەکانە بۆ ڕاهی بکات. هیچ لەمانە بەداخەوە لە کوردستان تا ئێستا بوونیان نییە. زۆر باش مامۆستا هەوناز بە هەمان پرسیار ئاراسی تۆ بکەین. ئاستەنگ و بربەستەکان لە بەردەم خوێندنی جەنابتانە چی بوو؟ پێم وابێت تۆ خاوەنی دوو بڕوانامەی بەکەلەوریسیشی وایە؟ بەڵێ حتمما کاتێک کە هەر کەسێکی خاوەن پێداویستی تایبەت لە هەر جۆر و شێوازێک بێت ئەو گرفتانی کە لە بەردەم خوێندنە هێتە ڕێی جیاوازە. بۆ منە ئەو گرفتێک کە هێتە بەردەم کەسێکی نابینا جیاوازە لەو گرفتێک کە کەسێکی نابیست و جیاوازە لەوەی کە کەسێکی جەستەی، جیاوازە لەوەی کە کەسێکی عەقڵی، ینی مەبەستی من چیە؟ ینی هەر فئەیەکی خاوەن پێداویستی تایبەت وەرگری گرفتەکانی بەردەم خوێندنی جیاوازە. حتا ئەگەر من وەکو ئێستاوەکو خۆم کەمەندامەکەم جۆری کەمەندامەکەم کەمەندامی جەستەیە، ئەگەر سەیرکی جیاوازە لە کەسێکی تر کە هەمان کەمەندا حاڵەتی خۆمی هەیە. من بە حکمیەوەی کە ئێسکەنەرمەم هەبوو، ینی لە بناڵیمەوە ئەو حاڵەتەم لەگەڵا بوو، زۆر ناخۆش بوو. ینی کاتێک کە ئەچین بۆ مەکتەب جانتاکە بۆ من زۆر قورس بوو، ینی بڕواتە بێ هەتا ئەڕۆشتمە مەکتەب دووسێ جار دەعانیشتم. ینی کە ئەڕۆشتمە مەکتەب نەمەتوانین لەگەڵ هاوڕەکانەوەکو مناڵە ئاسایەکانی تر یاری بکەم، چکە ترسام لەوەی کە هابکەی شوێنێکە بشکە من لە مناڵیات چەند جار تووشی و حاڵەتانە بووم. زۆر ناخۆش بوو، یعنی لە کاتی تاقیکردنەوەکانە وەکو خوێندکارێکی ئاسایی نەم ئەتوانی لە کاتی خۆیان وەڵام بەمەوە، هەرچەنە زۆر زیرەک بووم، بەڵام ئەو ماوەی کە بۆ تاقیکردنەوەکە دانرابوو نەمەتوانین بستە لەو کاتە ینی بڵێن وەڵامی پرسیارەکان بەمەوە. بۆیە جاری وا هەبوو ینی لەهانی لە قۆناغەکانی خوێندنە ڕوبەڕوویش ینی زۆر شتی ناخۆشە بوومەوە. ئەو دەرەجەم نەئێنا کە خۆم بەدڵم بوو، یان بۆ نمونە ئەو کەسێک کە چاودێر بۆ بەسەرتەوە کاتێکی زیایی نەئەیاپێت. ئەوە بوو ینی ساڵانی ڕابردوو بواری پەروەردی تایبەت لە شاری سلێمانی ئەوە پێشکەوتوو نەبوو کە یانوەتی کەسانی خاوەن پێداویستی تایبەت بە بڕاکە ئێستا ئەوەی بینە ئێمە کە خۆ مەکتەبمان تاوا کرۆ زۆر هاوڕێ هەیە، زۆر لە ئێمە زیرەکترە، بەڵام دەرفەتی خوێندنی بۆ نەڕخستاوە لەبەر کۆمەڵێک حاڵەت و بارودۆخ. یەکێکی تر لەو شتانەی کە ڕووبەڕووم بۆوانێ لە پۆلی 6 بوو کە عەمەلیات کرام، الحەمدوللا سەرکەوتوو بۆ عەمەلیاتەکەم، بەڵام نەمتوانی ئەو خەونە بەدی بێنم، ئەو دەرەجەیە بێنم کە خۆم ئەمەیە. بڕواکەن هەموو پۆلی 6م من ئاوا بە شێواز پاکەوتنەوە سەعیم کردو، یان بەدەنگ تەجیلم کردو و گوێم لێگرتووەتەوە. ینی زۆر ناخۆش شتەکان بۆ من. اینجا کە کاتێکیش دەرەجەکانم وەرگرتەوانێ ئەو شتە نەبوو کە خۆم بەدڵمە، بۆیە جارێکی تر شار بڕیارم ما بچمەوە زانکۆ. بۆیە ئێستا سپاس بۆ خوا لە شاری سلێمانیە بە تایبەت بواری پەروەردی تایبەت هەنگاوێکی زۆر باش ئەنێت و زۆر پێشکەوتووە، هاوکارێکی زۆری مناڵانی خاوەن پێداویستی تایبەت دەکرێت. ڕاستە گر و گرفتەیە، ڕاستە شتەکان وەکو بەدڵی ئێمە نییە، ینی بەڵام الحەمدوللا لە چاو ساڵانی ترا زۆر باشە و پێشکەوتنی بەرچاوی بەخۆیەوە بینیەوە. ئینشەڵڵا باش. زۆر کاک بەرهام، ئێوە چەند بارێکتان هەیە لە چەند بوارێکی جیاجێ؟ ئەی پێم وابێ کەس لە ئۆتۆمبیل دەرێن ئەزانن ئۆتۆمبیلەکە ینی لەسەر چەند ئەڕوات چەندێک ئەڕوا، ئەمێ باس بەهرەکانتم بۆ بکەی.
دەستان خۆش بێت تەڵان من سپاسی بەڕێبەرایەتی گشتی وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی سلێمانی ئەەکەم سپاسی ئەو ستافە جوانە ئەەکەم کە منیان وەک یەک لە بەهرەمانەکان دەستنیشان کرد دەستخۆشیان لێ ئەەکەم بەڕاستی من کۆمەڵە تایبەتمەندی هەیە کە کاتی خۆی سیڤەکەم پێ تەقدیم کردووە یەکێک لەوانە توانیمە پردێکی تەواو دروستکەم لە نێوان خۆم و چینەکانی تری کۆمەلگایە ینی بۆ نمونە من ئێستا ئەندام لە کۆمەڵی کوردستانێکی ساوزێ ڕێکخراوەکەی خۆم ئەندامم لە کۆمەڵی یۆگا ئەمە دوو ڕێکخراوی کۆمەلگەی مەدەنی و زایدەن ینی تایبەت بە چینەکانی تری کۆمەلگەن کە من توانیمە جێی خۆمیان تیا بکەمەوە یەکێکی تر لەو شتانە توانای ینی شەهادەکەم و بڕوانامەکەم بۆ کە ئێستا خەریکی خوێندنم و زانینی زمانەکان بووە زمانی ئینگلیزی و بە عەرەبی بە خۆشحاڵیەوە نەوانما شتێکی لێزانم یەکی تر لەو توانانە کە هەم بووە کە بەڕێوەبردنی کارەکانی خۆم بۆ نمونە جەناب وەک فەرموود ئەو دەست دەرهێنان لە ئۆتۆمبیلەکەەوە ئەوە زانم هەتا لەگەڵ شۆفێرەکەتان ئەمڕۆ ئەزمونم کرد بە شایەتی هاوناسخان هەروەها ناسینەوەی دراو هەروەها توانایەوەی کە خۆم نەکە ڕیشی خۆشم چاک بکەم بتوانم ڕیشی خەڵکیش ینی برادەرەکانی خۆم توانم چاک بکەم و کێشەیشی نەبێت ئەمە ئەو بەشێکە لەو بەهرانەی بەڵێ ئەوە بەشێکە لەوانی کە ئەیتوانم هەروەها ینی شتی تریش ناسینەوەی دراوت باسکرێمانە دراومان بۆ هێناوی بەس دراوی عێراقی دراوی عێراقیە خەمن نەبێت باش لە چەنەوە دەست ناوکی نەڵی کەشفینەکەیانە لە پێنج زاری دەستێکە ئەنەسخان بیدیتە دەستی ئەمە هەزاریە بە بۆچوونی من 1500 زۆر لە یەک نزیکن ئەمە بۆیە بە بۆچوونی من ئەمە هەزاریە ئەو مستەهانەز ئەوەی بکەیتە دەست ئەمەشان هەرامان شتە ئەمان هەزاریە وایە ئەویان 500 بوو ئەوی کەم پێنسەی بوو ئەها وتم 1500 زۆر لە یەکە ئەوە قیاسەکانی یەک شتە گومانیشم بۆ کرد بۆیە یەکسەرتم 1500 لە یەکە چەند ڕێک گومانم کە 500 زۆر چاک ئەمە دانێکی کێە با بزانین ئەمەیان 10,000 10,000 تا شیان 10,000 10,000 ئەمەش بە ئەمەی بینە باشترە ئەمەیان 25,000 5,000 ڕاستم وت تا ئەمەشیان تا 25 بوو ئەمەیان کاک بەرهەم ئەمەش هەر عێراقی طبعاً وانە ئەمەش 250 150 ئەخیردانەمان کە زۆر جار تمەنی عێراقیم تمەنی ئێرانیم ئەدەنیە تاقیەکەنەوە بزان زۆر جار یەکسەر ئێشڵێ بەڵام ئەمە دراوی عێراقی نییە ئەمەیان 5,000 ئەمەیان 5,000 ئەمەشیان دەست خۆش بێ بەڕێز نازام ئەی خاتە بینی پەنجەوە دوای کاسێکەکە نازام چۆن بە قەبارەکەی کاک بەرهەمەیزانی بەڵێ بەڵێ بە قەبارەکە ئیزانم ئەوەی تریشیان لە 175 گومانم لێ بوو کە 500 بێ لە دوایە چونکە ها وتم قیاسەکە ینی زۆر جار ئەو 500,000 زۆر لە یەکە چن جا خۆشبەختانە ئەوسا 50 هەبوو 50ەکەی سەنەوە ڕێک هەمان قەبارن هەمان قەبارە دقتم نایەوە هانا باش ئەمە ینی دراوەکان زانیمان چۆن جیاکەی تۆ بەس کە دەست لە جامی ئۆتۆمبیلەوە دەرەکەی چۆن نەزانی خێرایەکەی چنە خۆی ئەگەر ئەو بەڕێزانی کە هاوتەمەنی من بنیان نزیک من لە تەمەنی منەوە لە شەشی سەرەتایە شتێکمان هەبوو ئەیوت چۆن ماسی لە دەریایە مەلێ ئەکا ئاوا ئێمەش لە هەوایە مەلە ئەکەین بۆیە کاتێک کە مەلە ئەەکەی لە هەوایە بەدەستبردنە دەرەوە قەباری ئەو هەوایە ئەزانی کە لە دەست ئەدا یەکسەر ئەوە سەرنجی ڕاکێشامەوە لە شەشی سەرەتایە زانست ئەمان خوێنێکێک لە ڕستەکان لە هەوایە مەلاکەین باسی ئۆکسیجینە کرد ئەترەوە سەرنجی ڕاکێشام بەردەوام لە ئۆتۆمبیلەوە دەستمە بردە دەرەوە بزانم قەباری ئەو حەجمی ئەو هەوایە چەنێک ئەدا لە دەسم بە حەجمی ئەو ئەوایە تی ئەگەیشتم کە ئەم خێرایی ئەم سیارە لە چەنایە
ینی زۆر جار بە حەزمی سیارەکە و حەزمی هەواکە یەکخەم بەر لەوەی عادەتەن بەر لەوەی کە ئەوە بکەم ینی کەش و هەوا وەرەگرم یەکسەر بزانم با هەیە چونکە خێرایی با ئەگەر هەبێ جیاوازی دروستەکە لەوە ینی حەزمی بەرکەوتنی هەواکە ئەگەر سەرەتا هەستم بەوە کرد کە با هەبوو بە لە بیر و بۆچوونی خۆما خێرایی هەواکە زیاد دەکەم ینی ئەڵێم ئەبێ ئەگەر جاران بانە بوو بێ خێرای هەواکە بۆ نمونە 45 بێت ئەبێ ئێستا 60 بێ بۆ نمونە 70 بێ بەو شێوەیە زیاد یەکەم یەکسەر تەخمینیەکەم ئەڵێم ئەوەنەیە باشە کاک بەرەم پێم ئەوە بێتەوە قورئان خوێنێکی بەتواناشی ئەمانەوە گوێمان لە ئاەتێکی قورئانی پیرۆز بێ لەسەر شێوازی وەلید ئیبراهیم مامۆستا وەلید ئیبراهیم دەستان خۆش بێ خۆی گەورە بمان پارێزە پەناگرم بە خوا لە ڕیا من قورئان خوێنێکی باش نیم تەنها تۆزێک ئەشێ لای خەڵک دەنگم مەرغوب بێ ئەگەر لە ڕاستیا بڕێکی کەمی قورئانم لەبەرە جاران تا حەوت جزئم لەبەر بوو بەڵام بە مەشغوڵ بوون بە خوێندنەوە ئەوە چووە دواوە بەڕاستی ئێستا بە هەمووی بخێت سەر یەک جزئێکم لەبەرە أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم ألف لام را تلك آيات الكتاب المبين إنا أنزلناه قرآنا عربيا لعلكم تعقلون نحن نقص عليك أحسن القصص بما أوحينا إليك هذا القرآن وإن كنت من قبله لمن الغافلين صدق الله العظيم ڕەنگە خۆش بێ دەستەکان خۆش بێ کاک بەرهەم لەش سەلامەتان مامۆستا هاوناز ئێوە لەگەڵ کاک بەرهەم و چەند ئەخاون پێداویستێکی تریش وەکو بەهرەمەند هەڵبژێردران ئەمێ باسێکی ئەمەم بۆ بکەی بەڵێ سەرەتامێ زۆر سپاسی بەڕێبەراتی گەشەپێدانی چاودێری کۆمەڵایەتی شاری سلێمانی بکەم بەڕاستی ماندوو نەناسانە ماوەی چەند مانگێک ماندوو بوون لەگەڵ ئێمە و ستافە بەڕێزەکەیان ئێمە بربژێر کراین لە نێوان چەند کەسێکە کەسێکی بەهرەمەند و بەتوانە هەڵبژێران کەژمارەمان 12 کەس بوو هەرێکەمان لە بوارێکی جیاوازدا بارە و توانایکی تایبەتمان هەبوو کامە شەرەفێکی گەورە بوو بۆ کەسانی خاوەن پێداویستی تایبەت کە نمایشی ئەو توانە و بارەی خۆی بکە لە بەردەم کۆمەڵێک خەڵکە ئەوە بۆ ئێمە زۆر گرنگ بوو کچکە کوردستانیش هیچی بەدەر نیە لە وڵاتانی تری جیهان من هەموو کاتی ئەوە وتووە یعنی کەسانی خاوەن پێداویستی تایبەت کەسانێکن کە ئەتوانن لە ڕێگەی بەهرە و تواناکەیانەوە خزمەت بە مرۆڤایەتی بکەن ئێمە ئەگەر لە هەر فئەیەکی خاوەن پێداویستی تایبەت ئەتوانین کەسێکی بەهرەمەند دەستنیشانکەین یەکێک لەوانە تۆماس ئەدیسۆنە کە ئامێری کە کەسێکی نابیست بووە ئامێری وێنەگرتنی سینەمایی داناوە ئەو گڵۆپەی کە من و تۆ هەموو جیهان ڕۆژان لەبەری دانیشین یعنی قەرزاری پیاوێکین کە ئەویش تۆماس یعنی داهێنانی تۆماس ئەدیسۆنە دواتر لویس برایل کە کەسێکی نابینا بووە یعنی بڵین بەڵام نووسینی نابینەی داهێناوە لە بواری بڵندەرونیشە کەسێکمانەیە بە ناوی ئەنشتاین کە لە جۆری ئۆتیزم ئەسپەرگەری هەبووە بەڵام کەسێکی زۆر زیرەک و بەتوانا بوو یاسای ڕێژەیی داناوە یاسای کێشکردنی زەوی داناوە کەواتە توانین بڵێن مێژوو قەرزاری کەسانی خاوەن پێداویستی تایبەتە بەڵام ئێمە چیمانەیە لە کوردستانە ئەومانەیە کەسێک دەستمان بگرێت کەسێک پاڵپشتیمان بکات کەسێک ئەو بەهرە و توانایە بدۆزێتەوە تیامانە کامانە
کارنەر کۆمەڵێک زیرەکی کەسدانایەکی دەرونی و کۆمەڵێک زیرەکی دەستنیشان کردووە تۆ ینی مەرج نییە تۆ لە قوتابخانەیە تەنها لە دەستکەوتی خوێندنا دەرەجێکی باش بێنی ڕەنگە زیرەکێکی واتە بێ وەکو ئەو کەسانی کە لە مێژووا باسم کرد ینی ببیتە داهێنەرێکی گەورە بەڵام ئەو بەهروتوانای و تا بدۆزنەوانە من هەموو جارێکە دایکباوکی خوێندکارەکان هێنە لا مکسەڵە مامۆستا تۆ بڵی لە مەکتەبا دەرچێت تۆ بڵی دەرەجێکی باش بێنێ وەکو باسم کرد ئەو زانە دەرونێ باسی کۆمەڵێک زیرەکیمان بۆکە بۆ زیرەکی کۆمەڵایەتیە زیرەکی وەرزشیە زیرەکی کشت و کاڵیە زیرەکی بۆ منە زمانەوانیە هەرێک لە مرۆ هەرێک لە کەسی ئاساییژە خاڵپێداویست تایبەت جۆرێک لەم جۆرانی زیرەکی هەیە کەواتە تۆ گرنگە ئەو جۆرە زیرەکی تیا بدۆزەرەوە کاتێک کە دۆزی توانێت پەری پێ بە بەداخەوە لە وڵاتی ئێمەیە بەس کە چوویتە مەکتەب و دەرەجێکی تەواو هێنا اینجا تۆ تەواو زیرەکی یعنی ئەوە پێوەەر نییە لە لای من ڕەنگە کەسێکی خاوەن پێداویستی تایبەت بتوانێت ینی لە بواری وەرزشیە گەورەترین بۆ یاریزانی لێ دەرچێت مەرج نییە لە مەکتەبا تۆ ئیتر دەرەجە و نێنا ببیتە کەسێکی فاشل ببیتە کەسێکی دواکەوتو بۆی لێرەیە زۆر گرنگ بوو یعنی بەجددی ئەو خەڵاتی ڕێزلێنانە بۆ ئەو کەسانە بەڕای من ینی ئەگەر بەرپرسان و کاربەدەستانی ئەم وڵاتە ساڵانە شتی وا بکەن بەڕاستی جێگەی تەقدیر و دەستخۆشیە بە مەرجێک تواناکەیان بەکاربێنن ئەوە نەبێت تەنها بۆ ڕستم گرتن بێت و ساڵانە بۆ کۆبوونەوەیکی تایبەت بێت ئەوە بێت کار لەسەر ئەم توانایانە بکرێت کار لەسەر ئەم پیشانە بکرێت دەستیان بگیرێت ئەمە کاتێک کە تۆ پیشەکەی تیا دۆزیتەوانێ لە کەسێکی پشتبەستۆ بێ بە کەسێکی داهێنەر پیشەیەکی بۆ خۆی ئەبێت ئەتوانێت خزمەتی خۆی و کەسانی چوارێ و ڕوبەریشی بکات ئەمە زۆر زۆر گرنگە ینی لە وڵاتی ئێمە ئەم شتانە بەرەو پێشەوە بچێت شتێکی زۆر زۆر باشە زۆر باشە مامۆستا پێم وا بێ خوێندکارانی تۆش بە هەمان شێوە خاوەن پێداویستی تایبەتن وایە دەبێ بزانم بە چی شتێک ئەو هەستیان لا دروستەکەی کە ئەمانش لە ڕۆژێکدا دەتوان ببن بە کەسێکی داهێنەر دەتوانن جێ دەستیان دەنێ و کۆمەڵکەدا دیار بێ لە جیاتی ئەوەی وەکو هەندێک جار بەشێک لە کەسانی خاوەن پێداویستی تایبەت بیر لەوە دەکەنەوەکە لاوەنەیە بارێک بن بەسەر کۆمەڵگەوە تۆ چۆنەڵی مۆتیڤیتیانەکەی چۆن هانیانە دەی بۆ سەرکەوتن زۆر زۆر تا ئەو قسەی جەنابێ من هەموو کاتێکە لە 2014 کە لەگەڵ مناڵی خاوەن پێداویستی تایبەت تا ئیشەکەم حتما لەگەڵ چەند ڕێکخرا و لەگەڵ مەکتەب و ئەم شتانە ئیشم کردووە دایمی خوا سێری ئەوم نەکرۆ تەلەوەکەم چەنەهێنە تەلەوەکەم زیرەکە لە دەرسەکانە سێری ئەوم کرۆ لە چیا بەتوانایە ینی بڕواکە نمونەیەکی بەسیتان بۆ باسەکەم تەلەبەیەکم هەبوو ئۆتیزمیە بوو باشە ئەم تەلەبەیە لە وێنە کێشانە زۆر زۆر باش بوو ساڵانە ینی کۆمەڵی وێنی باشی ئەکێشە بازانام یەک دوو جارێکیش پێشانگایان بۆ کردەوانە بەڵام لە وڵاتی ئێمە لەبەرەوەی چۆنڵی هێشتا ئەو هەنگاوە باشەمان نەناو لە بواری پەروەردی تایبەتە بڕواکەش دوو شتەکەی ون بوو ئێستا هەر ئەو خوێندکارە لە وڵاتی ئەڵمانیایە باشە ینی دۆرسی ئەم مقارنەیەەکە لە وڵاتی ئەڵمانیایە بڕۆ ینی لەم ماوەیە لەگەڵ خێزانەکە قسە کوردی مامۆستا ئەزانی کوڕەکەمان داهێنەرە لە بواری وێنە کێشانە مەکتەبەکەی زۆر زۆر گرنگی پێ ئەیە ینی من وەکو خۆم ئێستا حالی یەکێک لە تەلەبەکانم لە مەکتەب جابایەکشت بزانین ئێمە تەنها ئەومانیە کە خاوەن پێداویستەکە خاوەن پێداویستی جەستەی بێت و یان خاوەن پێداویستی کەسێکی نابی نابێت کەسێکی نابیست بێ ئێمە کەسانی بەهرەمەندیشمانێ ئەوان شتنە زمانی خاوەن پێداویستی تایبەتەوە یەکێک لە خوێندکارەکان مەسەل لە قوتابخانە بڕواتان هەبێ مامۆستاکەشمە هەڵی ساندبووت بووی تا سە تا ژمارەیەکم بۆ بنووسە حاڵەتەکەی حاڵەتی ئۆتیزمە توی هەسە ژمارەیەک بۆ ئەو دووش و سێش و چواریشی بۆ نووسی وت ینی تۆ تا چەند نەزانیت مامۆستا هەر نووسی بوو نووسیوتی مامۆستا وەڵی تاسەی بۆ نووسیوم یعنی ئەم تەلەبەیە زۆر زۆر باشە مستەوای بەڵام کەسێکە بێت دەستی بگرێت ینی ئێستا من ئەم شتا حەزەکەم بۆ وەزارەتی پەروەردەی بەرزکەمانێک کە من ئەم خوێندکارە لە قوتابخانەکەمانە هەیە ڕاستە مناڵە بەتە من ڕاستە ینی هێشتا نەگەشتوتە ئەو ئاستی کە ینی لە 100% بڵین کەسێکی سەرکەوتۆ بەڵام مۆهبەیەکی تایە ینی زیرەکیەکی تایە خوێندکارمان هەبووە لە بواری نووسینە زۆر زۆر باش بووە ینی خوێندکارمان هەبووە دەستڕەنگین بووە بڕاتانە بەشتی وای دروست کردو ینی ڕەنگە من 10 ساڵی تریش دانیشم یا جەنابتانە کەسێکی ئاسایی نەتوانێت بۆ شێوەیەشتە دروستکات بەڵام لە بواری تەحسیلی خوێندنە بەداخەوە لە خوێنگای نەخێر کاک بەرهەم
لێرە چی بە خاوەن پێداویستی تایبەت دەڵێ ینی ئێوەمانان چەند بەهرەیەکی دیاری کراوتان هەیە چەند بەهرەیەکتان هەیە پەرەتان پێداوە بۆ منە ئەوانەی کە خاوەن پێداویستی تایبەتن لەوانەیە تەنها لە ماڵەوە دانیشتن دەرنەچن نچنە بەر پرۆسەی خوێندن بەهرەکانی خۆیان بەگەڕ نەخەنەوە یان لێرە چیان پێ دەڵێیت دەستان خۆش بێ دووبارە وەڵا ڕاستی ببوورە من ئەگەر بکرێ دووسێ نقطەتر بخەمە ڕوو یەکێک لەوانە چالاکی ژینگیەکانم ینی یەکێک لەو هەڵ سەنگاندانەکە ئیم کراویش لەسەر کراوە چالاکی ژینگیەکانم پێوە بووە چالاکیەکانم لە بواری خاوەن پێداویستی تایبەتا کە هانی کچانی نابینامداوە لە بەکارێنانی گۆچانە و هانی خەڵکم داوە لە ترافیکەکانە ڕێز لە کەمەندان بگرێ بوەستێ سیارەکان بوەسن تا ئەو کەسە ئەپەڕێتەوە ینی وێرە ئەوەیش کارامەیم هەبوو لە دروستکردنی ترشات و زەیتون خۆشکردنی زەیتون و دروستکردنی سرکە و دۆشاوی خورما ئەو شتانەیە ئەو کارامانیشم هەبووە لێرەوە بۆ وەڵامدانەوەی پرسیارەکانی جەنابتان بە کەسانی کەمەندام ئەڵێم و بە تایبەت بە دایک و باوکی کەمەندام ئەڵێم هەوڵ بدەن لە دایک و باوکی کەسی جوولەکەەوە فێر ببن دایک و باوکی جوولەکە ئەڵێ ینی پێشتر چیان ئەوت ئەیانوت کوڕم کچم مادام تۆ جوولەکەیت لە لای خەڵک بە کەم تەماشاکری ینی چۆن لای مەسیحەکان لای ئیسلام ینی جوولەکە تۆزێ خۆشەویست نییە لای مەسیحەکانیش هەروایە ینی خۆشەویست نین جوولەکە بەعام بەڵام خۆیان توانیان بەلیاتوی خۆیان جی خۆیان بکەنەوە ینی ئەوان وتویانە بە مناڵەکانیان کوڕم کچم مادام تۆ جوولەکەیت کەواتە تۆ کەمی تۆ خۆشەویست نیت لای خەڵک مەرغوب نیت ئەگەر کەسێکی ئیتالی بۆ سیڤی بۆ مەجالێک بیەوێت تەقدیمی ئیشێک کات ئەگەر ئەو تەنها ئیتالی ئەبزانێ تو ئەوەی ئەو ئیشە بیتەوە پێویستە فەڕەنسی و ئینگلیزیش بزانین یعنی ئەمە بۆ کەسی کەمەندامیش بۆ دایک و باوکی کەسانی کەمەندامیش پێویستە ئاوە ئامۆژگاری مناڵەکانیان بکەن و ئاوا هانیان بدەن تۆ مادام کەمی ئەبێ ئەو کەمیەی خۆت لای خەڵک وا دیارەکە تۆ کەمی ئەبێ ئەو کەمیەی خۆت پڕکەیتەوە بە کۆمەڵە زیادە کە خەڵکی تر نیەتی و بۆیان بسەلمێ کە تۆ نەکەم نیت بەڵکو ینی زیاد لە ئاستی خۆت توانات پەرت پێداوە زیاد لە ئاستی کۆمەڵی خەڵکی تریشی بۆیە لێرەوە داوا لە کەسوکاری کەمەندامەکەم بەو شێوەیە و داوا لە خودی کەمەندامەکەیش ئەەکەم کە ئەو وزەیی تایەتی بیخاتە گەڕ سوود لە کات ببینێ بیخاتە گەڕ بۆ ئەوەی کە بتوانێت ئەو توانانەی هەیەی دەری پەڕێنەوە سوودی لێ ببینێت زۆر سپاس بۆ کاک بەرە محەممەد خوێندکاری ماستەر هەروەها مامۆستا هاوناز عەبدولکەریم مامۆستا هەردووکتان بە شێوەیەکی ڕاستەخۆ لەگەڵ ئێمە بوون زۆر سپاس بۆ ئێوە دەستی ئەوە خۆش بێت داینەکەتان جوانتر کردین زۆر سپاس بۆ ئێوە